بۆ دروستکردنی کۆدەنجی لەسەر پرسی دەستور و پرۆژەی چاکسازی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، دەستەی سەرۆکایەتیی پەرلەمانی کوردستان سەردانی مەکتەبی ئەمیری کۆمەڵ ئیسلامیان کرد لەلایەن مامۆستا عەلی باپیر و فراکسیۆنی کۆمەڵ پێشوازیان لێکرا و کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا دەستەی سەرۆکایەتیی پەرلەمانی کوردستان داوایان لە کۆمەڵی ئیسلامی کرد لەسەر ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە، بە تایبەتی دەستور و پرۆژەی چاکسازی و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا و کێشەی ناوچە کێشە لەسەرەکان پاڵپشتی پەرلەمان بکەن. دەمانەوە کۆدەنگیە بێ لەسەر هەموو ئەو بەباتانەی کە چارە نووسسازن بە نسبەت میلەتەکەمان، هەموو هەڵوێستێکن کەمایی دڵخۆشین. ئێمە دەبێت ڕێک بکەوین کۆدەنگی دروستکەین لەسەر مەسەلەی دەستور، پەیوەندیمان لەگەڵ عێراق و پرۆسەی چاکسازی کەسێ بابەتی ئەساسین بە نسبەت میلەتەکە. لە کۆبوونەوەکەدا کۆمەڵی ئیسلامی ئامادەی خۆیان بۆ پشتیوانیکردن لە پرۆژەی چاکسازی و نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان دەربڕی، هاوڕاش بوون لەوەی پرسە نیشتیمانیەکان لە سەرووی بەرژەوەندیە حیزبیەکان بێت و بە سازان و لێک تێگەیشتن ئەو پرۆژانە تێپەڕێندرێت کە ڕەهەندی نیشتیمانی هەیە. ئەم دەستوری کە داژنەری بۆ هەرێمی کوردستان بە هیچ بیانوێک بۆمانی ناکرێت پێچەوانەی بنەما و بڕگۆ مادەکانی دەستوری عێراق بێ. ئەوەی تریش سەبارەت بە دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ناوەند ئێمە ئەوەش هەر بە پەسەندمان زانیوە گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی ناوەند بەردەوام بێ بە ئومێدێک کە بگەین بە ئەنجامێکی باش بە قازانجی هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئەمەش بەڕای ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لێرەوە ئێمە پرۆژە یاسایەکمان ئامادە کردو کە ئەمڕۆ پێشکەشی سەرۆکایەتیی پەرلەمان دەکەین بۆ دروستکردنی دەستەی دانوستاندن لەگەڵ حکوومەتی ناوەند بە تایبەت. دەستەیەک هەیئەتێکی دانوستاندن هەبێ بۆ ئەوەی بەڕاستی ئەم گفتوگۆ ئەو ڕێکەوتانێکردنە پێشەوە لەسەر بنچینە و بناغەی حزبی نەبێ، بەڵکو هەیئەتێک ئەم کارە بکە. ئەگەر ئەم هەیئەتە نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات لەسەر هەر شتێک لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوێ ئەمە هەمان پشگیری بکەین. ئەگەر ئەم هەیئەتە هەر شتێکە لەگەڵ ڕێک نەکردووە بە خراپی زانیمە ئێمەش پشگیریان دەکەین و بەرپرسیارەتیش دەکەوێتە شانی هەموو لایەک ئەو کاتێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی دیار و خاوەنی پێگە و جەماوەرێکی فراوانە گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانیشی هەیە. ڕەنگە هەر پرۆژەیە کە ڕەهەندی نیشتیمانی هەبێت بەبێ کۆمەڵ تێپەڕێندرێت بەبێ کاردانەوە بەسەر پەرلەمان تێنەپەڕێت. بۆیە دەستەی سەرۆکایەتیی پەرلەمان دەیەوێت ئەو پرس و پرۆژانەی کە بەنیازە لەم وەرزە دەستی بۆ بەرێت، بە تایبەتی دەستور و پرۆژەی چاکسازی بەبێ دروستکردنی هەمانجی لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵ تێی نەپەڕێنێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.